بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم گەیشتمە لاپەڕا 154. ئەو لاپەڕەیە باسی ڕاخستنی تەنە ئەندازەییەکان دەکا. لێرە هەندێک لەو تەنە ئەندازەییانە واتە ناویان چییە؟ شەشپاڵوو، کوچەک، لوولەک، نیمچە شەشپاڵوو، گۆ وەکو گۆی زەوی کە وەکو تۆپەک خڕە. ئەوە هەندێک لەوانە لەو زاراوانە کە تەنی ئەندازەیینە. ڕاخستنیان واتە کردنەوەی تەنەکان و دانانیان لەسەر زەوی یان لەسەر مێز وەکو ئەوەی ڕای بێخین، وەکو ڕاخەر. ڕاخستن بریتە لە شێوە ڕوو تەخت هەمیشە واتە بەرزی نییە، تەنیا درێژی و پانی هەیە. ڕوو تەخت دەتوانێت پاشان بینوشتێنینەوە ئەو ڕوو تەختە و بیکەینەوە بیجێڕینەوە بۆ شێوەی جارانی خۆی بۆ پێکێنانی تەنێکی ئەندازەیی. ئەگەر تەماشای شەشپاڵووی بکەین، ئەوە شەشپاڵووە، تەماشای بکەین لێرانەش بۆ وێنە، ئەوە وێنەی شەشپاڵوەکە. لێرە ئەمن هەر سێ لای دەبینم، بەڵام سێ لای دیکەش لە پشتی ئەو لایانە هەنا، واتە بۆ وێنە ئەگەرە من ئەو لای تەمەشاکەم، ئەو لایە سەوزەکە کەتە سەرەوە، لایەک لە خوار سەوزەکەیە، لایەکیش ئەو لایە زەردە لە پشت بەرامبەری لایە زەردەکەی، لایەش کەش ئەو لایە سۆرە، ئەویش لە پشت لایە سۆرەکەی بەرامبەریتی، کەواتە سێ لا لەو لایە کە دەیان بینم، سێ ڕووش لە پشتەوە، ئەوە دەکا شەش ڕوو. شەشپاڵوو شەش ڕووی هەیە، شەش لای هەیە، واتە لایەکان هەمویان یەکسانن، هەمویان شێوەکەیان شێوەی چوار گۆشەیە. دەڵێن شەشپاڵوو شەش ڕووی یەکسانی هەیە. ئەوە شەشپاڵوو. زۆربەتان لە ماڵەوە یان لە خوێندنگا دەتوانن تەماشای ئەو تەنانە بکەن کە شێوەکەیان لەو شێوەی دەچی. ئەوجە ئێستا ڕاخستن واتە چ؟ واتە بۆ وێنە ئەو لێوارەی دەبڕین، ڕەنگە ئەو لێوارەش ببڕین، پاشان ئەو لێوارەش دەبڕین لەگەڵ ئەو لێوارەی، بەڵام ئێرە نابڕین، بە هەر ئەوها بمێنێتەوە. یەک لەوانە دەبڕین، بۆ وێنە ئەو لای دەبڕین، دەبی هەمیشە لایەکان ڕووەکان هیچ نەبی بە یەک لەگەڵ ڕووەش کە ببەسترێنەوە، نابی بیان بڕین. وەکو لێرە کە دەیکەینەوە پاشان دەبینین ئەو شەش لایە هەیە، یەک، دوو، سێ، چار، پێنج، ئەوە شەش. لایەکان وەکو دەبینین یەکسانن. ئەو لایە ئێرە ڕووەکەی ڕووبەرەکەی وەکو ئێرەیە، هیچ جیاوازی نییە، وەکو ئێرەیە، وەکو هەمویان وەکو یەکن. پاشان کە بڕیمان و ڕامان خست، دەتوانین لە چێن دەرێ بیان نوشتێنینەوە، لەو هێڵە پچڕ پچڕانە کە لێرە هەیە بیان نوشتێنینەوە لەو جێیانە. ئەوجە کە دەنوشتێنینەوە، لای دوو، سێ و چار و پێنج دەکەونە تەنیشتەکەی، لای یەک دەکەوتە بنەوە، لای شەش دەکەوتە سەرەوە یان بە پێچەوانە، لای شەش دەکەوتە ژێرەوە، لای یەک دەکەوتە سەرەوە، هیچ کێشە نییە. ئەوەی ڕاستی بی پاشان کە نوشتایەوە، کە دەورەکانمان بەیەکەوە نووساند بە تەیپ یان چریش، هەموو لایەکان دەتوانین بکەونە تەنیشت یان بکەونە ژێر یان بکەونە سەرەوە، هیچ کێشە نییە.
ئەوە ڕاخستنی شەشپاڵ و خوێندکاریژیر ئەگەر بەدەستی خۆت ئەو ڕاخستنە بکەی واتە کاغەزێک بینی لەو شێوەیە بیبڕی ئەو جە بینوشتێنیەوە پاشان لەو جێیانە باشترین شت بە خۆت بیکەی بە چاوی خۆت ببینی کە ئەو شێوەیە پاشان دەگەڕێتەوە دەبیتە ئەو شێوەیە لێرانە دەبیتە شەشپاڵ و دەنا ڕەنگە بە قسەکردن زۆر ئاسان نەبی ئەوە شەشپاڵ و نووسراشە لێرە چاڵاکیەکەی ئەنجام دەدەی هیوادارم ئەنجامی بدەی لێرانە پاشان نووسرایە شەشپاڵ و تەنێکە سێ دووری هەیە مانای چێ سێ دووری هەیە واتە ئەم نەگەر تەمەشاکەم لێرە سێ دووری هەیە واتە یەکەمیان ئەو دووریەیە ئەوە یەکەمیان درێژیەکەی با بڵێن ئەوە بۆ وێنە درێژیەکەی درێژی ئەو هەرچەندە لێرە درێژی و پانی وەکوویەکە بەڵام ئەوە دووریەک ئەوە درێژیەکەی ئەو جا پانیەکەشی بە ئەوەش پانیەکەی پاشان بەرزیەکەشی هەیە ئەوەش بەرزیەکەی بەوەی دەڵێن سێ دووری هەیە ئەو سێ دووریانە درێژی پانی و بەرزی بەڵام لە شەشپاڵ و هەر سێ دووریەکان یەکسانن درێژی و پانی و بەرزی یەکسانە وەکو یەکە درێژی پانی بەرزی وەکوویەکە سێ لەبەر هەندێ سێ دووری هەیە ئەوە مانای سێ دووری هەیە لێرە ئەوە درێژیەکە ئەوجا ئەوە پانیەکە ئەوەش بەرزیەکە ئەوەش هەر بەرزیەکە ئەوەش هەر بەرزیەکە ئەو هێڵە پچڕ پچڕەی پشتەوەش کە دیارنی ئەوەش هەر بەرزیەکە ئێرەش هەر درێژیەکە بۆ وێنە ئەو لایەش پانیەکە ئێرە دیسان درێژیەکە ئێرە دیسان پانیەکە ئێرەش هەر پانیەکە ئێرەش درێژی بەڵام لە شەشپاڵ و هەر هەمویان وەکو یەکن دووریەکان یەکسانن دووریەکان یەکسانن لە شەشپاڵ زانیمان کە شەشپاڵ و سێ دووری هەیە بەڵام کە شەشپاڵوەکەی ڕادێخین چەند دووری هەیە بەرزیەکە نامینێ بزر دەبی تەنیا دوو دووری هەیە ئەویش دەتوانین بڵێن درێژی وە پانی و درێژی هەیە بەرزیەکە نەما ئیدی بەرزیەکە نەما درێژی پانی یان درێژی پانی بەرزیەکە نامینێ یەک لە دووریەکان نامینێ لێرە نووسرایە ڕاخستنی شەشپاڵ و لەگەڵ ڕاخستنی نیمچە شەشپاڵ و بەچی جیاوازن بەوەی جیاوازن کە لە کاتی ڕاخستنی شەشپاڵ و ڕووەکان ئەو ڕوانە هەمویان چوارگۆشەنە ڕاخستنی نیمچە شەشپاڵ و لە جیاتی چوارگۆشەی زۆر جار لا کێشەنە ڕەنگە دوو لە ڕووەکان چوارگۆشە بن بەڵام هەمویان یەکسان نینە ڕووەکان وەکو یەک نینە بۆ وێنە ڕەنگە یەک لەو ڕوانە ئەوها بی هەتا نیوەی بی وەکو لا کێشەبی ئەوها ڕووەکانی دیکەش ڕەنگە ئەوها هەر دوو ڕووی وەکو یەکن ئەوە نیمچە شەشپاڵ ڕووەکان یەکسان نییە دێمە لای ساغ بکەوە پرسیاری ژمارە یەک ڕاخستنی هەرەم بەچی جیاوازە لە ڕاخستنی شەشپاڵ و ڕاخستنی هەرەم ئەو هەرەمە ئەوە هەرەمە واتە چ
واتە ئەو هەڕەمەی ئێرە ژێرەکە و بنکەکەی چارگۆشەیە، بەڵام لە وێنە کێشان ئەوها دیارە، بەڵام بەخۆی چارگۆشەیە. پاشان تەنیشتەکانی سێ گۆشەنە، ئەوە وەکو ئەوستا تەماشا ئێرە بکەین، ئەوە سێ گۆشەیە، ئەوە یەک، ئەوەش هەر سێ گۆشەیە لە تەنیشتەکەیدی، ئەوە دوو سێ گۆشەی دیش دەکەونە پشتەوە دیار نینە، یەک لەوان ئەوهایە، ئەو سێ گۆشەیە کە دیار نییە، ئەوی دیکەش ئەویش هەر دیار نییە لەو پشتەوەیە، ئەویش سێ گۆشەیە، چوار سێ گۆشە دەوریان داوە، واتە لە کاتی ڕاخستن چی لێدێ؟ ئەو های لێدێ. ئەمن ئەگەر بنکەکەی دروستکەم بە چارگۆشەیی، ئەو جە تۆزێک بتوانم پچڕ نەمتوانی، بەس ئەوها دروستی کەم، ئەوها چارگۆشە چی دروستکەم، ئەوها ئەو جە لە دەورەکەی لە کاتی ڕاخستن دەبی سێ گۆشە چی دروستکەم، دیسان سێ گۆشەش کە دروستکەم، ئەو جە سێ گۆشەش کەش لەولایە، ئەو جە سێ گۆشەیەکیت کەش کە هەمویان یەکسانن، ڕاخستنەکەی هەڕەم ئەو هایە، ئەو هەڕەمەی تەنیشتی. ئەوە دەتوانم هەر لەو وانەیە باسی لاپەڕەکەی پاشی ئەو لاپەڕێش بکەم. لاپەڕە 155 لاپەڕە 155 با تەماشای بکەین بزانین دەربارەی چییە. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان، ڕاهێنانشکە پرسی ئایا ئەم ڕاخراوە شەشپاڵوو پێک دەینی یان پێک ناینی؟ ئایا ئەم ڕاخراوە ئەگەر پێک دەینی بنووسە بەڵێ، ئەگەر پێک ناینی بنووسە نا، وشەی نا لێرە نا. خوێندکاری ژیر باشترین ڕێ ئەوەیە بچم ئەمن چ بکەم ببورن، باشترین ڕێ ئەوەیە ئەمن ئەو ڕاخراوانە لەسەر کاغەزدانێم، کاغەزەکەی ببڕم، ئەو جا بینوشتێنمەوە و تەماشاکەم بزانم شەشپاڵوو پێک دەینی یان نا، ئەو باشترین ڕێیە. بەڵام ئەمن هەتا ئەگەر بە کاغەزیش درستی بکەم کە درستم نەکردیە، ناتوانم کاغەزەکەی پیشاندەم، کەواتە لێرە ئەمن هەر بە بیرکردنەوەی خۆم وەڵام دەدەمەوە، بەڵام 100% دڵنیا نیمە لە وەڵامەکەم. ئێرە ئەگەر تەماشاکەم، ئەگەر بێت و تەماشای ئێرە بکەم دەبینم چەند ڕوو هەیە، ئەوە یەکەچیان، ئەوە دوو، ئەوە سێ، ئەوە چوار، ئەوە پێنج، ئەوە شەش پاڵ و شەش ڕووی هەیە، ڕەنگە ئەوە ببیتە شەش پاڵ و بینوشتێنمەوە. ئەگەر ئێرانەی بکەمە بنکەکە، ئێرەش ببیتە تەنیشت یان ئێرەی بکەمە بنکەکە، ئێرەی بکەمە بنکەکە، ئێراش ببیتە تەنیشتەکەی ژمارە 2، ژمارە 3ش ببیتە تەنیشت، ژمارە 4ش ببیتە تەنیشت، ئەو جە ژمارە 5 ببیتە سەرەکە، ژمارە 6ش دیسان ببیتە تەنیشتەکە، ببیتە سەرەکە، ژمارە 10 ببیتە تەنیشتەکە، ڕاستە، ژمارە 1ش ببیتە بنکەکە، دەتوانم بنووسم بەڵێ، دەبیتە شەش پاڵ. لێرە ئەگەر تەماشایان کەم 1، 2، 3، 4، 5، 6، 7 چونکە 7 زۆر باش نییە بۆ شەش پاڵ و 6 لای هەیە یان 6 ڕووی هەیە، دەتوانم بنووسم نا، بەڵام ئەگەر لایەکیان ببڕین ڕەنگە ببیتە شەش پاڵ و لێرە ئەگەر ئێرە ببیتە بنکە، ئەوانەش تەنیشتەکان 2، 3 و 4 و 5
ئێرەش ببیتە بەرزی سەرەکە لەگەڵ ئەوەش بنکەکەیە دەتوانم بنووسم بەڵێ لێرەش ئەوەش دەتوانم بنووسم نا هەز دەکەم ئەو شێوەیە نابیتە 6 پاڵۆ ئەو جە نازام خوێندکاری ژیر ئەتووک و بیری لێ دەکەیەوە ئەوە تێبینی منە لەسەر ئەو پرسیارانە. پاشان لێرە نووسرایە لە تەنیشت هەر ڕاخراوێک پیتێک بنووسە کە تەنە ئەندازەیە گونجاوەکە نیشان دەدات. ئەگەر تەماشای ئەو تەنانە بکەم ژمارە 7 هەتا 10 لێرەش لە خوارێ پیتی ئابجد دەبی ئەمن ڕێک بخەم هەر پیتەی لۆ هەر بۆ وێنە ئەوها بزانە کو ڕێکیان دەخەم. ئەگەر تەماشای پرسیاری ژمارە 7 بکەم ئەو ڕاخستنە وەکو ڕاخستنی 6 پاڵووە بەڵام ڕووەکان لا کێشەنە کەواتە دەتوانم بڵێم ئەوە نیمچە 6 پاڵووە. کامەیان نیمچە 6 پاڵووە؟ تەماشا بکەم لێرە شێوەکان ئەو شێوەیە نیمچە 6 پاڵووە کەواتە دەتوانم ئەو شێوەیە ببەستمەوە بەو شێوەیە و بنووسم ژمارە یان ڕەنووس لێرە ڕەنووسنا پیتی کەواتە 7 دەیبەستمەوە بە پیتی نیمچە 6 پاڵوو. ئەو تەواو بوو. پرسیاری 8 بنکەکەی لاکێشەیە پاشان دیسان ئەوەش لاکێشەیە دیسان ئەو جا 2-3 گۆشەم هەیە دەیبەستمەوە بە کام تەنی ئەندازە بەو تەنە ئەندازەیە کە 2-3 گۆشەم هەیە لێرە و لەولای پاشان 3 لاکێشەشم هەیە لە دەورەکان ئەوە 1 ئەوە 2 ئەوەش 3 کەواتە لێرە دەنووسم پیتی دەیبەستمەوە بەو تەنەی. دێمە لای پرسیاری ژمارە 9 3 یان 4 3 گۆشەی یەکسانم هەیە لە کاتی ڕاخستن دەیبەستمەوە بە کامە تەن لێرە دەیبەستمەوە بەو تەنە کە هەڕەمەکی 3 گۆشەیە لە 4 3 گۆشە پێک دێ هەمویان یەکسانن کەواتە لێرە دەنووسم پیتی لە تەنیشت ژمارە 9 دەیبەستمەوە بەو تەنەی ئێرە. بێمە لای پرسیاری 10 ئەوە 6 پاڵووە 6 ڕووی یەکسانی هەیە دەیبەستمەوە بە کامە دەیبەستمەوە بەو پیتە بەو تەنە پیتی کەواتە ژمارە 10 لە تەنیشتی دەنووسم پیتی ئەوە بەو جۆرەی هەموو تەنەکانمان بە یەک بەستەوە ڕاخستنەکە و شێوەی تەنە ئەندازە یەکە. دێمە لای پرسیاری 11 و 12 و 13 و 14 بزانم چییە ئەو پرسیارانە. ئەو پرسیارانە لێرە ئەگەر تەماشاکەم وێنەی ڕاخراوی هەر یەک لەوانە بچێشە. وێنەکە دەبی بە خۆمان بکێشین واتە دەبی بە خۆمان بزانین کە ئەو لایەنە دەکەینەوە ئێرە بۆ وێنە ئێرە تەنەکە کە ڕای دێخین چی بەسەر دێ ئەوە نیمچە 6 پاڵووە. ڕاخستنی نیمچە 6 پاڵوو شێوەکەی کووە؟ شێوەکەی وەکو ئەو شێوەیە وەکو ئێرەیە بەڵام دەبی بزانین کامە دوولا وەکو یەکە لێرە ئەو ڕووە وەکو ئەو ڕووەیە ئەو ڕووە لێرە وەکو ئەو ڕووەیە ئەوجا ئەو ڕووەش وەکو ئەو ڕووەیە
لێرەش تەمەشا بکەین دەبی چەند ڕوو وەکویەکە ئەو ڕووی سەرەوە وەکو ئەو ڕووی ژێرەوەی خوارەیە ئەو ڕووی تەنیشتی وەکو ئەو ڕووی لێرێ لە پشتەوە کە دیار نییە ئەو ڕووی پێشەوەش بەرامبەرەکە وەکو ڕووی پشتەوەیە بەرامبەرەکە ئەوە ئاوایە پرسیاری 12 ئەو هەڕەمە کو دەیکەینەوە ڕووەکانی وەکو یەکە ئەمن پێش تۆزەک ئەو هەڕەمەم دروست کرد هەڕەمەکی چوارگۆشەیە هەر بەو چەشنەش ڕووەکانی دەکەینەوە لە بنکەکەی چوارگۆشەک دروست دەکەین لە تەنیشتەکانیش سێ گۆشەی یەکسان دروست دەکەین ئەگەر ویستمان هێڵە کەسکەکەی پچڕ پچڕ دەکەین کە ئەمن لێرە زۆر ئاسان نییە پچڕ پچڕی بکە ئەوەش ڕاخستنی ئەو هەڕەمە چوار گۆشەیە ڕاخستنی ئەو شێوەیە لێرە کە سێ لاکێشەمان هەیە و سێ گۆشەشمان هەیە کو ڕایدێخین وەکو ئێرە ئەوە شێوە ڕاخستنەکەیە لێرە تەواوبووین دێمە لای شەش پاڵوش ڕاخستنی شەش پاڵوش بێگومان وەکو ئێرەیە وەکو ئەو ڕاخستنەی دەتوانێت ڕابێخی خوێندکاری ژیر ئەوە لێرەش تەواو بووین ئێستا دەچمە لای پرسیاری ژمارە 15 چنوور وێنەی ڕاخراوە بەرامبەرەکەی کێشە ئەو وێنەیە کێشە ناوی ئەو تەنە ئەندازەیە چییە کە چنوور دروستی کردووە بێگومان ئەو شێوەیە هەمان ئەو شێوەیە لە کاتی ڕاخستن ئەو هایە لە کاتی تەنی ئەندازەیش ئەو هایە وەکو ئێرە کەواتە ناوی چییە ناوی هەڕەمی چوار گۆشە هەڕەم یان پیرامیدی چوار گۆشە چونکە بنکەکەی چوار گۆشەیە هەڕەمی چوار گۆشە ئەوە تەواو بووین لەو پرسیارەش دێمە لای پرسیاری ژمارە 16 چنوور تەنە ئەندازەیەکەی تەواو کرد کە تەواوی کرد ژمارەی ڕووەکان چەندە ئەوە زۆر گرنگە ژمارەی لێوارەکان چەندە ئەوە زۆر گرنگە ژمارەی سەرەکان چەندە ئەوەش هەر زۆر گرنگە چونکە ئەو پرسیارە زۆر گرنگە دەچم لە لایەکی دیکە شیتەڵی دەکەم لێرە ئەوە هەڕەمەکەیە ژمارەی لێوارەکان با پێش هەموو شتێک تەماشاکەین لێوار واتە چ واتە ئەو هێڵانە ئەو هێڵە کەسکە یەک لێوار ئەو هێڵە شینە دوو لێوار ئەو هێڵە ڕەشە سێ لێوار ئەو هێڵە شینی کاڵە چوار لێوار ئەو سۆرە 5 لێوار ئەو پەمبەی ئێرە 6 لێوار ئەو مۆرەی پشتەوە ئێرە کە دیار نییە زۆر 7 لێوار ئەو نارنجیەش لێرانە دەکاتە 8 لێواری هەیە واتە چەند هێڵی هەیە چەند هێڵی دەبینین 8 لێواری هەیە هەڕەمی چار گۆشەی سەرەکان چەند سەری هەیە واتە کە هێڵەکان یان ڕووەکان یەکدی دەگرن بە خاڵێک سەرک پەیدا دەکەن چەند خاڵ هەیە چەند سەر هەیە ئەوە یەک سەر ئەوە دوو سەر ئەوە سێ سەر ئەوە چار سەر ئەوە 5 سەر 5 سەری هەیە ئەدی چەند ڕووی هەیە ڕوو ئەگەر ئەو دروستیان کەم ئەمن ڕووەکان لێرە بۆ وێنە ئەو ڕووەی پشتەوە ئەگەر درستی کەم ئەو ڕووەی پشتەوە ئەوها
کە لە پشتەوە دادەندرێ ڕووەکە دەتوانین بڵێن ئەو هایە بابی بەمە پشتەوە ئەو هایە ڕووەکەی خوارێ بنکەکەی ئەو هایە ئەوە دوو لە ڕووەکان ئەو ڕووەکەی تەنیشتەچی هەرچەند ئەمن باش وێنەم نەچێشاینە بەڵام ڕووەک لە تەنیشتەکەی هەیە ئەویش ئەو هایە ئەوە بووە سێ ڕووەکەی ئەو تەنیشتەی لای ڕاست ئەو هایە شتەچی ئەو هایە ئەوە بووە چەند سێمان هەیە ئەوەش سوار ئەوەی پێشەوەش ڕووەکەی پێشەوە ئەوە دەکا پێنج ڕووشی هەیە واتە دەورەکانی چارە بنکەکەش یەکە دەکا پێنج ئەوە بەو چەشنەی دەبی بزانین ڕووەکانی چەندە کە زانیمان پێنج ڕووی هەیە و هەشت لێواری هەیە و پێنج سەریشی هەیە هەمیشە خوێندکاری ژیر ئەگەر ژمارەی سەرەکان کۆ بکەینەوە لەگەڵ ژمارەی ڕووەکان دەکاتە چەند دەکاتە 10 ئەگەر لێوارەکانی لێک دەرکەین هەمیشە دەبی بمینێتەوە 2 ئەوە هەموو تەنە ئەندازەیەکان ئەو هایە ژمارەی سەرەکان کۆ ژمارەی ڕووەکان کەم ژمارەی لێوارەکان دەبی بکاتە ژمارە 2 لێرەش هەروایە 5 و 5 10 هەشتی لێ بڕوە دەکاتە 2 کەواتە ڕاستمان ژمارە کردیە کەواتە ڕاستمان ئەژمێر کردیە ئەوە هەڕەمی چوار گۆشەی زۆر گرنگە بزانین لێرە دێمە لای پرسیاری ژمارە 17 کنێر وای بۆ دەچی کە ڕاخراوە بەرامبەرەکەی نیم چای 6 پاڵ و پێک دێنێ پاش نوشتاندنەوەی شرۆڤە بکە هەڵەی کنێر لە کوێدایە پاشان وێنەی ڕاخراوی نیمچە 6 پاڵوەک بکێشە لێرە ئەوە